سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نرخی کاڵەکان. ئێمە وەک دەزانن مانگی ڕەمەزان دەستی پێکردووە زۆربەی جار هاوڵاتیان باز لەوە دەکەن کە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان بەشێک لە بازرگانان ئیستیغلالی بازار دەکەن. نرخی کاڵەکان بەرز دەکەنەوە. هەندێک لە بازرگانەکان بەهۆی ینی ڕەواجی زۆر لەسەر کاڵا و خۆراکە جۆر بە جۆرەکان هەندێک جار ینی خۆراکی ماوە بە سەرچوش دێتە بازار لەم ماوەیەدا یەکلا دەکرێتەوە. بابزانین کە زۆر جارگرەی لەسەر ڕوونی زەید دەکرێت دەڵێن ئەو ڕوونە یەکجار گران بووە بەراورد لەگەڵ پێشوو هۆکارەکانی گرانبوونی چییە و چاودێری بازرگانی چی دەڵێت وەزارەتی بازرگانی چ بۆ چوونێکی هەیە. هاتووی منیشت بکڕی؟ بەڵێ چۆن بوو سەیرەکان؟ وەڵڵاهی طبعا ڕەمەزانان گران دەکەن گران دەکرێت زۆر جار تووشی شتێک دەبێت سەرەکان گران دەکەن باشە چ دەڵێیتە خەڵک کاسبکار ئەوانەی بازرگان خۆی مانگی ڕەمەزان بۆ عیبادەتە مانگە چه عیبادەتیە خەڵک لەو مانگەیە چتی هەرزان دەکاتن ئەیلۆ لە ناوە ماندێک جاری استقلال لە ناومە ئەو هایە لە زۆر جیان وەڵە هەرزانە ڕەمەزان دادێت چتی زۆر زۆر احتیادی هەرزان دەکەن مانجی ڕەمەزان مانگی عیبادەتە خێرە ڕاستە هەیە فەقیرە ناتوانانی بکڕیتن زۆر گران بۆ بەلای تۆ واللهی هەموو شتێک هەتا ئەرزاقیش هەموو گران بووە زۆر زۆریش خاستن ڕوونیش گران برنج زۆر گران بووە زۆر زۆری باشە دەست خۆش بێ پێم بڵێ ئەوە چیەوە ئەو ڕانە ئەوە ڕانی على شیشە هەر بەڕاستی على شیشەوە على شیشە باشە ئەوە چیلۆی بە چەندەوە؟ شلێ بە 3500 نارد 3500 على شیشی خۆمانە سەری زۆر گرانترە لەواڵێ بە تاکیدی خۆمان گرانتر بەس باشە ئەی پێشتر بەر لە دۆلارەوە سەر چۆن بۆ ئێستا چۆنە؟ بەخوا و بەدونی بوو ئێستا بۆتە سێونی هەزاری هاتۆ هەزارە سەری ئەی گۆشت بەس ئەو سینگە بەعام گران بووە زۆر زۆرەوە کارتۆنی 15000 گران بوو هۆکار چییە؟ بەخوا دۆلار تەسیری هەیە و دۆلار تەسیری زیاتر 15000 دینار دۆلار 27000 گران بووە یا گۆڕەکە 27000 گران بووە باشە پەیوەندی بە دۆلار یان بازارە پەیوەندی بۆ شەوە بەس هەر دەڵێن مەمنوع کرێت لە ئیبراهیم خەلیلان داخل بێت لە ئێستاوە گران بووە لە ئێستاوە گران بووە پێم بڵێ مەم حاجی لەگەر مانگی ڕەمەزان هەندێک کەس استیغلال دەکات والله هەر دەکەن برێ نوێری هەر دەکەن کاک ئەجە چی پێ دەڵێ تۆ ئەمە دەرێمان ئینسان ئەگەر مسلمان بی نابی سعر گرانکە هیچ حەق هەرزانت کردی هەزار پرۆژە گران بوو گران بدا ئەگەر نا هیچ بەلاشە ئەو مادی بوونەوە ئەو تەقوای دەکەی بێفایدەیە بێفایدە باشە چ گران بۆ ئەو فترەی کە تۆ بینی والله مامۆستا هەموو شتێک گران بەچی گران هەمووی گران بوو هەمووی گران بوو ئێستا بەنسبەت لەگەڵ ڕابرد و ژیانە زەحمەتتر بووە بۆ خۆ چیش دەکەیت وڵا دوکانێک بێ لە پێش حوشەی دەتوانی بخۆش دوکانداری ئیستقلال هەیە لە مانگی ڕەمەزان هەموو شتێک استقلال باشە چ بکەین بۆی خەڵکی فەقیر لەو مانگە زەرمەند نەبێت لە مانگی ڕەمەزان زەرمەندە چی بێ ئەوە بەدەست کیە ئەو بەدەست کابراەکە توزارڕە ئەوەی دەکات باە بدرێ باشە هەرچەندە بڕیار درراوە مانگە بدرێت دوو مانگە باشە دەڵێن لەو مانگە دووجار باە بدرێ باشترە باشە بەعیبینی بۆ خەڵکی فەقیرەکە بیدەن عیچعیبی نییە زۆر کەس دەڵێ دۆلار 20000 زیادی کردیە چۆن دەبێت ڕوونێک لە پێشوودا ئەگەر بەدە دیناربی ئێستا بە 20 بێت بە قورعان نازان دەگەرێتەوە سەر تاجرەکان ئێستا ڕوون بەری دۆلار بەسە بکەوی تەنەشێ ڕوون بە 7.5 باشی دەفرۆشە ئێستا بە 13 دەی بفرۆشێ مقارنە بکەیت دەبی دۆلار بەس 200,000 کەم تەرخەمیەکە لە چێە؟ تەرخەمیەکە دەگەرێتەوە سەوان ئەوی دەیلیتە دەفرۆشیتن ئەی حکوومەت چاودێری بازرگانی مڕاقەبە چاودێری دەکەن حکوومەت عیبینیە بەس حکوومەت چاودێری یەشی بکات دوی بکات سێ بکات سەدیقە ناکرێت باشە ئەی سەبارەت بە کوالیتی ڕوونەکان هەمان ڕوونە یانش فرتوفێر پەیدا بووە بە قورعانی ناوخۆمان بلێمسە نازانین واللهی ئەمە سارەکان هەر ڕۆژەی سارێکە هەر ڕۆژەی سارێکانی وەکو پێویست زاری وە لەگەڵ ها لەبەر بە دۆلارەکە بەرزنزمی دەکا شتەکانی ژاوە بەرزنزمی دەکەن و
گۆڕانکاری بەسەردادێت باشە چ گران بۆ بەڕای تۆ لەو فترەیە بەڕای من لەو پەتەجا برنج گران بووە ڕۆن گران بووە ڕۆن و برنج گران بووە بەڵە گران بووە شەکر گران بووە شەکرش گران بووە بەڵێ ئەوشتانە زۆر گران باشە لە مانگی ڕەمەزان پێ دوای استقلال بێتە ئاراوانێک لە بە هەموو ڕەمەزانان شتەکان استقلال دەکەن بەڵام بە حقیقەت پێم خۆشە لەو ڕەمەزانەیدا خەڵک هاوکار بێت ئەوانەی کە دوکانیان هەیە هاوکاری خەڵک ینی بازرگان و کاسبکارەکان دەڵێ بەڵێ هاوکاری خەڵک بن ئەوانەی کە دوکانیان هەیە لەبەر ئەوەی معاش کەمە خەڵک نەبوونە نەدارە دەبێ ئاگاداری ئەو خەڵکەی بن باشە ئێستا بازار چۆنە بازار ینی وەسەتە مام ناوەندە وا نییە وەکو زاران نییە وەکو ساڵی پێشوونیە پێشوونی باش ئەگەر وەکو پێشوونیە بۆ دەرێن نرخ گران بۆ زۆربەی بەرهەمەکانی خۆراک گران بۆ نرخی وڵی سەعر لە دەستە من نییە بەڕاستی بەخۆی عالمیە شت مەواد زۆر گران بووە عالمیان عالمیان ما زۆرگە ینی لە بازرگانان بپرسە ینی لە بواری ئاسە لە بواری ئەلەمینیۆم لە بواری خواردەمەنی لە دەستە پاژەوەی کۆڕۆنەی کە بڕک حرەکات جولاوە عالمی شت گران لە دەستە خۆمان نییە دڵنیا یان زۆربەی شت لە دەستە خۆمان نییە بەس هەندێک شت هەیە کە کەم دەبی لە بازاری تەڵەبی لەسرە تۆزە گرانتر دەکەنەوە ئیستقلالە باشە ڕۆن گران بۆ ڕوونی زەید ڕوون زۆر گران بۆ بەڵێ خۆت بۆ ڕەمەزان ئامادە دەکەیەوە پێدەچی باشە سعرکان چۆنە نرخی چۆنە سعر هەمووی 2 قات و نیو گران بووە 2 قات و نیو ئەرێوە ئەوە بە 20 بوو پێشن 22 3 25 ئێستا بە 50 بە 50 کڕیە داری بایعی دار بە 20 بوو ئێستا بە 50 بە 49 کڕێ 51 هەلە تەنیشتی بە 51 لۆ خۆتیان بۆ فرۆشتنەوە نانە لە خۆمە ئەدی بایع نادا بایان نییە کە باە بەس هەر تاتیە باشە چێ و چه گران بووەوی ئێستا و کڕی لە ڕوون برنج شەکر ئار هەمووی گران ئێستا ئەو هەموو سەرێ هاتە سەرێ مشکلە نییە بۆ جیرفانێت بۆ ژیان مشکلە لە بە 20,000 بیتە 52 قات و نیو گران بوو هەمووی پێ دوایە هۆکارەکە هەر شتەکە گران دەبێ یان ئیستیغلال هەیە یان کەم تەرخەمی هەیە بە هەر سەنەوەی دەگرێتەوە 1 دلار گران بۆ دووش استقلال دەکەن لە بۆی ڕەمەزان دارێتن و سێمیش بازار ڕەشە بە خۆی دزانیم باشە ئەمە باشە بازاری ڕەش هەندە شتێک لە ساعتی ملەتدانیم باشە پێشنیازی چی دەکەیت تۆ ینی چ بکرێ باشە بۆی بازە هەبیت لەسەر ئەوشتانە وەکبەت چاوش دۆشتا بخشێتەوە تۆش لەگەرەوەی ڕقابەتون بکرێ سەدا بندرێ باشترە هەموو شتێک سعری لەسەربی یان دیاربی سعرەکە بە چەندێ بە چەندیش دەفرۆشێ سعرەکە دیاربی کابراش قازانج بکە باشە بەڵام بەعاق خۆی نەک هەریەکی بە سعرەکی بفرۆش باشە لە ڕەمەزان زۆرترین شت کە تۆ بەکاری بێنی پێویست و زەڕور بێت چییە بۆ تۆ وەڵای ڕەمەزان هە شەربەت و پاقلاوە ئەو شتانە دەکەوترێن برنج و گۆشت و مریشک هەمووی ڕەمەزان هەمووی دێت نەرەوە باش ئێوە کۆمەڵی کاسبکارن لە شێخەڵان لە هەولێر بازارێکی گەورە لە ڕەمەزان چی بکرێ بۆ ئەوی خەڵکی فەقیر بێبەش نەبی لە خۆراک نرخەکانی استقلال نەکرێت بەخۆی بۆ حقیقەتەن لە واقعی ئێستا قسە بکەین نەک مانجی ڕەمەزان پێش ڕەمەزانیش ئێستاش ئەو شتانە هەموو لە دەرێدێ هەر هەمووشی بە دۆلارە دۆلار ئێستاگە حالێن بە 1970 نیویە هەر موادێک دێست فی ئەو سعرە دەکرێت بۆ ئێستا گران ڕادەوەستی هیچ دەسەڵاتێک نییە لەبەر ئەوەی دۆلار سعری بەرز بەڵام هەندێک لە دۆلاریش گرانتر بووە کاکە دۆلار 25,000 زیادی کردیە ئێستا کابرا دەڵێ ئەمە ڕوونی دەکڕم شەکری دەکڕم بریشتی دەکڕم چوزانم هەشتێک نرخەکەی گران بووە ئێستا زەید بەخۆی زۆر گران بووە بەس زەید گران بووە با ڕوونش گران بە ڕوون 2 مانگ پێش ئێستا تەنەکەی بە 28 ئێستا بە باشە ئەدی شیرچی بەسەراتیە شیرەکە بە قیاسی خۆیتی بە دۆلارە یانی نەگۆڕاوە 1 سنتیش گران نەبووە بە دۆلارە هەتا حەدەکەندێک ساریشی هاتە خوارێ هەندێکیان ساریشی هاتە خوارێ بەڵام دۆلارەکە ساری خۆز هەر گران ڕادەوەستێتەوە بۆ کەسێک کە کڕیان باشە گرانبوونی بازار پەیوەندی بە کاسبکاران و تاجیرەکانەوە هەیە کەمی چاودێریە یان نرخی عالەمیە نرخی عالەمی هیچ کێشەچینە دۆلار لە عێراق گرانی کردیە کردیتە 140 بەم شێوەیە ئێستا بە 140 ئەمە فی دۆلاری دەکەین استقلال نییە لە بازار نییە لەکنەمە نییە باسی تۆ ناکەم بەعام بازار دەڵێن سعرەکان باشە تا ئەو دقی ئێستا تۆ پێت باشە باش ئەمە دوکاندارێک یەکێک لە کاسبکاران دەڵێ ئەوەی دەڵێ شت گران بۆ بابەوانیە سەرەکان باشە بەپەی دۆلارە دۆلار چەند بێ وایە
دەڵێ زۆربەی کاسبکاران بە ویژدانن ئیستقلالی بازار ناکەن تۆ لەگەڵ ڕێی بەڵێ هەمویان بە ویژدانن هەمووی ئەمە نازانین ئێستا لە بابەتی خۆمان هەموو هیچ کێشەکمانی ئێستا لەگەڵ ڕەمەزان نرخەکان چۆن دەبینی خۆراک ئی ڕوون ئی شەکر ئی چوزانم ئارد چۆن دەبینی والله هەمووی وەکو یەک وایە وەکو یەکە یعنی چۆن باشە یان خراپە والله باشە مناسبە پێت دەکڕێتەوە دانی ئێستا تۆ ڕۆژانە چەند داهات والله ڕۆژانە 10,000 15,000 دەتوانی بژی لەگەڵ ئەو نرخانە دەتوانی بژی ینی ژیانەکەت زەحمەت نییە بەێوەڵە زەحمەتە ئەدی ئێستا دەڵێن شت گران بووەوە بۆ تاسی لە ژیانی تۆ ناکە بەێوەڵە گران بوو ئەو شتانەی کە گران بۆ تۆش هەر هەمان ڕۆژانی هەمان ڕۆژاندا ئێمەش حەسە مشتری خۆمان هەیە پێیان دەڵێن کاکە نرخەکە گران بووە تۆ بمان زیاد باشە ئەمن دەبینم زۆر شت دەڵێن گران بووە لەبەر دۆلار تۆش دەست حەقت گران کردووە ناوەڵە هەر وەکو خۆیتی هەر وەکو خۆیتی پێشتر بارەکەت دەینا بە 5,000 ئێستاش 5,000 نا 5,000 وە 3,000 4,000 5,000 کەوای زەرەرەکە تو کردیت حەسە مشتریە حەسە مشتریە یانی زەرەرەکە شت گران بێ لە زەرەر لە جیرفانی تۆ دەکەێت باشە ئەمە چون و توێژێکن کە بە عرەقەی نیچەوانی خۆیان ژیان بەسەر دەبن تەنیا بە ماندووبوون و ڕەنجی خۆیانە بەڵام ئەوەکو خۆی دەڵێ کاکە من ئەمباڵی دەکەم ڕۆژانە 10,000 یان 15,000 دەبێت بەڵام ئەو کاتێک کە دەچم کاڵایەک دەکڕم یان کەسێکی شەکەم بۆ دەکات دەڵێم کاکە دۆلار گران بووە حەق دەستی منیش زیاد کە زیاد ناکە زیاد ناکە دەڵێ هەرەوەندە دەدەن هەروەشی خۆیتی وەچی خۆیت هەروەشی خۆیت سەوارەت بە گۆشت زۆر زار ینی قسە لەسەرەوە دەکرێت گۆشت گۆڕانکاری بەسەردادێ بەشێکی زۆر لە ئاژەڵ لە وڵاتانی دەرەوە دێ لە هیندستان لە ڕۆمانیا لە بەڕازی لە زۆربەی وڵاتان بەڵام ئێستا بە شێوەک لە شێوەکان گۆڕانکاری لە هێنان بە قاچاقهێنانی ئاژەڵ هەیە مانگی ڕەمەزانە خەڵکێک تا مەزرۆی خواردنی گۆشت دەکات پێم وایە لە ڕەمەزاندا تا ڕادەیەک گۆشت خواردن کڕینی گۆشت زیاتر دەبێت ئەم بەڕێزە کە لێرە کەسابەتی دەکات پێم باشە قسەی لەگەڵ بکەم سەبارەت بە نرخی گۆشت ئێستا نرخەکە چۆنە والله ئێستا نرخی گۆشت بەرزە چەند بوو چەند فەرقی کردوێت ئەخر حیوان بەرز بووتەوە باشە لە چیلۆیەک چەند گرام بووە والله لە چیلۆیەک لە مەدان 1000 دیناری هاتە سەری لە مەدان ئارێ والله یعنی پێشتر بە چەند بوو پێشتر بە 4,000 دەکڕی ئێستا بە 5,000 ئێستاش لێرەش بە توش ناچاری گرام بکەیت آخر ئەوانە وایە کرد شەریکە قەتعبی کە شەریکە نەهێنی لێرە گرام بوو پەیوەندی بە مانجی ڕەمەزان هەیە یان نا نا هەر پێش مانجی ڕەمەزانی وای لێ هاتووە پێش مانجی ئەی لە ڕەمەزان چیمان بەسەر دێ پێم بڵێ گۆشت چی بەسەر دێ بە قورعان لە ڕەمەزان گۆشت زیاتر سرف نابێ با زیاتر سەرفە زیاد کەوایە مەترسی هەیە ویش گران والله مەترسی هەیە چۆن نرخەکەی هەروە بەرز دەبێت ئەو گۆشتانەی لە دەرەوە دێنە کوردستان ئەو حیوانانە ئاژەڵ ئەوی بەساقی دێ عیبی نییە ینی بێ ئەبێتن ئاژەڵی زیندوو بێ ئەگەر نێتن لێرکوانە گۆشت نەرمە دەبتە 20,000 20,000 ئەرێ والله باشە ئەمە قەسابێکە دەڵێ وەزارەتی کشت و کاڵ ئاگادار بن تکایە ئەگەر ئەو ئاژەڵانەی لە دەرەوە دێت بۆ کوردستان قەدەغە بکرێت گۆشت دەگاتە دەگاتە 20,000 گران دەبێت دەڵێ گران دەبێت ئێمە لەگەڵ گرانبوون نین ومێت دەکەین لە داهاتوودا ڕێوشێنەکان بگیرێتە بەر بۆ ئەوەی ئەم گۆشتە خەڵکی فەقیر بیخوە. بەشێکی زۆر لە بازرگانەکان باز دەوە دەکەن ئەوەی کە ڕەواجی دەبێ گران دەبێ ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دێ گران دەبێ بەڵام بە پێچەوانەی ئەو بۆچوونەش لێرە دەبینین لە مانگی ڕەمەزان زیاتر تورشی ڕەواجی لەسەر دەبێ ساردەمەنی شەربەت نرخەکەی گۆڕاوە یان نەگۆڕاوە چیلۆی هەر هەمان بەرهەمان سعری پێشان وەکو پێش بەر لە دۆلار بەرز عقمال لە دۆلار وشتنیەمە باشە سیرکەن بەڕێزان ینی من حەز دەکەم بەرپرسان ئاگاداری ئەوە بن زۆر جار هەیە ینی استیقلال هەیە ئەمە هەمان دوکانە بەر لەوەی دۆلار نرخەکەی بەرز بێتەوە بەرامبەر بە دینار چلۆی بە ئێستاش هەر بۆندەی بۆ هەر بۆندە سعر و مالی ئەوە ناکەین باشە نهێنیەکە چییە هەرچی دەڵێ گرام بۆ دەڵێ دۆلاری ئێوەش هەروەکو خۆیتی نهێنی چییە؟ والله هي خەراوان هەم بە دۆلار دەکڕن
ئەوە هەموو بەرهەمی خۆمانەیە خۆمانی بەرێت هەمووی خۆمانەیە تەلەویزیە قەرنابیتە هەمووی خۆمانە بەهاراتەکەشی خۆمانەی خۆمانێ هەمووی خۆمانەیە کەوای هەر شتێکی خۆمانە بێ کاریگەری دۆلای لەسەر نییە باشە ئەشات کڕیوە ئێستاوە نییە سەرەکان چۆن بوون بۆ کاکەسەکە بکەیف خۆیتی بازارەکە دیار نیە بە کەیف خۆیتی ئەی چۆن تۆ لە چێ دەکڕی لە چێ ناکڕی دەگەڕێە تا شتێک دەبینیەوە ئەدی لەسەر ئێکسپایرس دەڵێیت ئەمیش خۆی زەمیر و خۆیان خۆی زەمیر سیر دەکەی تاریخەت دەوی سیر بکەیت باش شتێک زۆر گران بۆ بەلای تۆ شتەکە بەعام گران نەتوانی بکڕی بۆ قورعان بەعام شتەکە گران بۆ هیوادارم ڕێک ئەشەیەکە هەمووی گران بۆ شێ ساڵی دۆلار ڕۆژ بە ڕۆژ ئێستا وەرەقە بوویتە 147 و 600 عەرزە باشە ئەوە شێ هەردێت و هەر گران بۆ دەرێن دۆلار گران بوو ئێستا ئارد گران نەبوو ئارد لەگەڵ پێشوو گران نەبووە تورشی گران نەبووە پێشتر پێش دۆلار بە 4,000 بوو چیلۆ ئێستاش بە چاریە بۆ دەبێت تورشی خۆی ئێستا نییە تورشی پار ئەشیای دەکڕی دەکاتە تورشی ئەوەی دەکا خۆ هی ئەو سار نییە سار بە سار پێش وەختی دەکڕیتن ئەو دەیکاتە باشە چ شتێک زۆر گران بۆ بەلای تۆ کە ئیمکانیەتت نەبێت وڵای من بەخۆم ئیمکانیەتم هەیە بکڕم بە فەقیر هەیە 1 کیلۆ پاقلاوی پێ ناکرێت هەیە 1 مریش پێ ناکرێت ئەی لە ڕەمەزانان ئیستیغلال دروست دەبی یان نابی دروست دەبی ئەمن ئێستا کوڕەکەم پاقلاوی دەینی چەند جارە بە دوی دەهینا ئێستا کابرا کردیتە 2.5 ناسارەوە هەر هێشتا بسمیلایە ڕەمەزان بەخوای پێش ڕەمەزانەوەی گوتی کاکە ئەشیا گران بووە ئەمن گران یەکەم ئەمەش گوتما کاکە تو هاتسلەی ئاوینی لۆمەتینایە ڕەمەزانش لۆمە ناینی برێگرانی دەکەم نابیتن ئێستا چیلۆ پێ پاقلاوە چلۆیەک 500 دیناری هاتە سەرێ بەڕست کاکنەوزاد وەک دەزان مانگی ڕەمەزانە نرخەکان لە پێشوودا بەهۆی مەسلەی دۆلار تا ڕادەیە گران ببوو ینی خەڵکێکی زۆر ناڕازی بوو بەڵام لە مانگی ڕەمەزان عادەتەن بەشێک لە بازرگانان نرخەکان گران دەکەن هاوڵاتیان گلەییان ئێوە وەک وەزارەتی بازرگانی چه ئامادەکاری و پلانێکتان لە بەڕێزدا سپاس کاکامەران هەردوو ئاگادارن لە هەموو مناسبەت دینیەکان و نەتەوەیەکانیشدا عادەتەن خەڵک ڕۆکاتە مارکێتەکان بۆ کڕینی هەندێک پێداویستی زیاتر لەوەی کە پێویستێتی ئەم هۆشیاری ئابوووری لای خەڵک ئەبێ وا بێ شێوەیە وا بێت کە خەڵک لەو مناسبەتان مەرجنی هەموو پێداویستەکان یەک ڕۆژە هەموو بکرێت لە مارکێتەکە ئەمە گەوێتە سەر هاوڵاتی خۆی یەکەم جار پێش ئەوەی کە ئێمە وەکو وەزارەتی بازرگانی و بڕواتی چاودێری بازرگانی بکەوینە بازار و خەڵکی محاسبەکەن چونکە بەڕاستی ئێمە ئیشمان محاسبەکردنی خەڵک نییە ئەمانەوێت بە خەڵک خۆی وەشیار بێتوانێت لە بەبێ پێداویستی خۆی کەلوپەل و کاڵا بکرێت لە مارکێتەکانە بەڵام لە حاڵەتێکا کە باش بەم شێوەیە بە بازرگانێک هەوێت مثلەن فرسەت بێنە لەم قەرەباڵخی کە چێ لە مارکێتەکەیانە نرخی کاڵاکان بەرزکاتەوەنێ بە دڵنیای ئێمە وەکو وەزارەتی بازرگانی وەکو بڕواتی گشتی بازرگانی چاودێری بازرگانی لە کاردان ئێستا تیمەکانی چاودێریمان فراوان کردووە لەگەڵ لیژەکانی قایم قامەت بەردەوام لەسەر خەتین بەدەر لە لیژەکانی قایم قامەت ئێمە وەکو بڕواتی چاودێری بازرگانی لیژنەکان ڕۆژانە دەبێت بچنە ناو مارکێتەکان و ناو بازاڕەکان بۆ ئەوەی لانی کەم ئەو نرخی کە ئێستا هەیە بەرزتر نەبێتەوە لەوەی کە هەیە بۆی هاوڵاتیان زەرمەند نەبن چونکە هەروەکو وتم ئەگەر بما هاوڵاتیان هاوکار بن بەڕاستی ڕێگە نادن نرخ بەرز بێتەوە چونکە تۆ کاڵا ئەگەر نەیکڕی بازرگان ناچارە وردە نرخەکە دابەزێنێتە خوارەوە بەڵام کە خەڵک بە زۆر ڕووی کردە مارکێتەکانەوە بە دڵنیایە و کاتە بازرگانیش لەوە دەکاتەوانێ مادەم کاڵاکەم دەفرۆشتێ با نرخێکی زیاتری خەمەسەر باشە کەوای تیمی چاودێری لەو مانگەدا ئێوە بەنیازن زیادی زیادی بڕیارمانداوە زیادی یەکەین لە هەمان کاتیشا بەدەر لە تیمە چاودێرەکان لیژەکانی قایم قامەتیش هەن و لیژانەکانی ئاسایشیش هەر هەمویان تەبلیغ کراون بەوەی کە لەکوێ بزانین هاوڵاتیانیش ئاگادار دەکەینەوە لەکوێ ئەزانن نرخێک گرانە زیاد لە پێویست گران بووە ئەو کاتە لیژنەکانی ئەمە ئاگادارکەن بە دوواداچوون بووەکەن چونکە بەڕاستی لە ڕێگەی تەلەفۆنەوە بێ لە ڕێگەی سەردانەوە بێ لە ڕێگەی ئەو علاقاتانە بێت کە هەیە لەگەڵ بەڕێوەبەرەکانە یا لەگەڵ کارمەندەکانی چاودێری بازرگانی بۆ ئەوی بەڕاستی بچنە سەر ئەو شوێنانە و ئیجاعاتی پێویست وەرگرن بە پێ ئەو ڕێنمایانە کە لە بەردەستیان باشە زۆر جار جێبیستی ئەوە دەبین بەشێک لە بازرگانەکان بەشێکی کەمیە یعنی ئەم مانگە بە دەرفەت دەبین هەندێک خۆراکی
ئێکسپایر ساغ دەکەنەوە بۆ ئەوە چ ڕێنمایی دەکەن چ دەڵێن بۆ هاوڵات ئەو لیژانانەیەمە کە دەچنە مارکێتەکانەوە لەسەر دوو بۆ دووشت دەچن یەکەم بۆ سەری ئەو نرخەکان ئەکسپایرەکە یەکەن ماوەی ئەکسپایری ئەو ماوەدانەی کرد ناو مارکێتەکەدایە دووەمیشیان سەری نرخەکەی کەمزان نرخەکەی چەند بەرز بووەوە لە چاو ڕۆژانی پێشووە لە هەردوو حاڵەتەکەدا ئێمە ئیجراتەکەین ئیجراتەکان بە پێ ڕێنمایی ئەو تعلیماتانەی کە لە بەردەستدایە داخستنی مارکێتی تێدایە غرامەی مادی تێدایە هەتا ئەگەر سەرپێچەکە زۆر بێ ڕۆڕی دەرگاشیان دەکەین باشە ئارت نرخی بەرز نەبووتەوە شیر نرخی بەرز نەبووتەوە بەڵام سەیری ڕۆن دەکەی سەیری زەید دەکەی سەیری برنج دەکەی خەڵکێکی زۆر دەرەکە کەم نرخانە بەڕاستی دۆلار لە 120 هاتوۆتە سەر معقولە ئێستا ئەوەندە گران بۆ ڕۆن هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆچی برنج لە ساڵی لە 2020 تەنها 4% دابەشکراوە وەکو بە بریکاری خۆراکان کە دەیدن بە هاوڵاتیان بەنسبە زەیتەکە شەوانێ لە ساڵی ڕابردومانگی حوت ئەم لە حەفتانە لەم هەفتەیەدا ئێمە تۆمارمان هینمان کردووە تەوزیعمان کردووە بەنسبەت ئەم ساڵیش وەزارەتی بازرگانی عێراق هیچ بڕێوینێکی نەناردووە زەیتی نەناردووە هێشتا ئەوە تازە وردەوە لە خەریکە دەینێرێ کەواتە ئەو بریکار ئەو بەشە خۆراکانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان لانی کەم تەوازن ڕدەگرێ لە نێوان بازار و هینا نرخەکەدا بۆی ئەو نرخەت زۆر بەرز نابێت کە بەرز نەبوو کاتە توانێن تۆزێ هێتە خوارە بەڵام وەکوتم لەبەرەوەی دابش نەکراوە کەواتە کاریگەری ئاگاداری بازارن استقلال نییە بەڵێ استقلال نەخێ بەڵێ ئاگاداری بازارین بەڵام یەک حاڵەتەیە بۆ زەیتەکە لە شوێنی بەرهەمێنان نرخی گران بوو نرخی چۆتە سەر ئەمە لەوێ گران بوو هاتوۆتە ئێمە ژەم بارودۆخی هاتوۆتە سەر دینار و دۆلار نرخەکەی گۆڕیوە لە هەمان کاتیشە ئەوەتە زەیتش لە بریکارەکان نهاتۆتە لە وەزارەت نهاتۆتە خوارەوە دابش کرێت لە وەزارەتی بازرگانی عێراقەوە هەموو ئەمانە هۆکارن بۆ بەرزبوونەوەی نرخە بەڵام ئێمە لە هەموو حاڵەتێکدا هەوڵ ئەدەین کە ئەو نرخە دابەزێتەوانێ بۆ وا بێت بە شێوەیە کاریگەری زۆر لەسەر هاوڵاتیان دروست نەکات بەشێکی بەرچاو لە هاوڵاتیان گلەیان لە نرخی بەرهەمەکانی خۆراک دەکرد بە تایبەت لە مانگی ڕەمەزان کە بەشێک لە بازرگانەکان بە شێوەک لە شێوەکان نرخەکان بەرز دەکەنەوە بە تایبەت ڕۆن زەید برنج چەندین بەرهەمی جۆر بە جۆر دەڵێن پێویستە حکوومەت چاودێری زیاتر بکات بەڵام وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرپرسە لەسەر ئەم دۆسەیە دەڵێن ڕاستە نرخەکان گۆڕانکاری بەسەرداهاتوە بە پێی دۆلارەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا گلەییان لە هاوڵاتیان هەیە دەڵێن پێویستە هاوڵاتیان بە یەک جاری خۆراکەکان بە یەکەوە نەکڕن باشتر وایە بەش خۆراکەکان بکڕن بۆ ئەوەی بازرگانەکان ئیستیغلالی بازار نەکەن بە پێچەوانەوە هەر بازرگانێک و سوپەرمارکێتێک ویستی نرخی کاڵا لەوەی کە هەیە زیاتر بفرۆشێت و گرانتر بیدات بە هاوڵاتیان ئەو کات دەتوانن قایمقامێت و لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکەنەوە ئەوانیش وە خۆیان دەڵێن ئیجراعاتی توندیان لەگەڵدا دەکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێر